ڕاستی قەنالێکی پرۆفشنالە شێوازێکی پرۆفشنال کە دەربارەی نوچەیە دنیای بەگشتی مەسەلا کوردی نەخاسم تایبەتی کوردی ڕۆژاوا قەنالەکە مزداقیاوێ زۆر هەیە و گرنگە سنچیەکی کوردی بەخلاقێکی کوردەواری ڕاستی خەباتت کە هەمی کارمەندوێ دەستخۆشی و پیرۆزبایی گەلێکی لواتکەم وەکو ئەنجومەنە نیشتیمانی کوردی ئەمێ گەلێکی پشتڕاستن ژنوچەیەوێ ما تو حتا نەهاتن ناکۆکی تو تشتێ جیاواز تشتێ نەوەیی نەهاتنە گوتن دوێ قەنالێلا وەکم گوتیژی وەکو پرۆفشنال ینی نوچەیە دنیایژی و نوچەیە کوردیژی و هەر جهەکیژیش هەمی ئالیە وەکو باڵانساکی جەم هەیە ئەو سیاسەتاوەیە کارەوەیە ئەو تایبەتمەندیاوەیە مامجێ ڕێزگرتنامەیە لێ دەرباری وڵاتێمە و دەرباری نوچەی و دەرباری وێ خەباتە گۆ ڕاگەیاندنێ ڕەتکە پێنگاوەکە یەکش ئەستێرێن ڕۆژنەمەگەریا کوردی یا گەشە هیویامە ئەوە بەردەوام ببێ و پێشەوە هەرە پیرۆز دکن ساڵڤەگەرا پێنجا کوردستان 24 سپاسیا هەموو کارمەندێژی دکن وان ساڵێ دەرباس بووی دێ ڕۆلە کوێ هەبوو لە کوردستانە سووریێ لێ شخوا ئەم سەرکەفتنی ژووی کاری ڕدخوازن و بەردەوامیێژی ژێ ڕدخوازن و هێویە مەژی هەنێ گەهنێکی بهتر لەسەر ڕەوشە سیاسی و لە ڕەوشە جواکیژی یا ڕۆژئاوا بهتر پرۆگرامین تایبەت لەسەر ڤیواری چێ ببێ و ئەم دزاننژی یعنی حەتانەها يعني بهترين تلفزيونا قد كاريبو بحيادية لروشا روج آفا دانوستندني بك ولسر بسكنه كردستان 24 سركفتي بو حتى روجا إيرو لي أم هفيما بهتر هنگ تايبت منديك روج آفا هبه ده پروگرام سياسي ده بتايبت قالك بيروز بيرانينا بينجا إن شاء الله هر بردوان به براستی کردستان 24 رولکی گلکی گرنگ لیست ده مثلا حسینه تویده که هم لناف 4 دجمنا سوشال میدیا و تلویزیون هر چار دولتی که دجمنایی وجودا کردید کن همی بروج بشفکارت کن که حسینه تویل ناف کردان نمینه حسی که پاری ولات پاریزی و حسینە تەوی هەسێک و داوا دەولەتێکی بکەن داوا سەربخەبوونێ بکەن کوردستان 24 ڕۆلێکی گەلێکی مەزن دوێت لیست زۆر سپاس بەوە دەستێەوە تەفدا خۆش بێ ستاف هەمی هێویدارم هەر بەردەوام پێشکەتی بێ بەردەوام هەر سەرڤێڕیە بمینە ئەم گەلێکی محتاجی کۆ هۆشیار بن ملەتێ کورد هۆشیار بێ قەت نەتەویا کوردش بیرایانەچێ لەگەل تشتێ اجتماعیژی دۆکی کۆرۆنا ینی مەدید کە کوردستان 24 ڕۆلێکی گەلێکی مەزن لیست بە ڕۆژ و بشەف لەسەر جادا لەگەل خەلکێ لەگەل بزنسمانە لەگەل ڕەوشەنبیرە لەگەل کۆمەلایەتی هەمی دێچۆ خۆ بپارێزین ژێ شێ ژێ نەخۆشیێ ئەز هێویا پێشکەتنێژ وەرد